بە مەبەستی پاراستنی ژینگە و سروشتی ناوچە کوێستانیەکان و پێگەیشتن و کامڵبوونی ڕووەکە خۆڕسکەکان بۆ ئەمساڵ کۆچەر و مەڕداران تا سەرەتای مانجی پوشپەڕ ڕێگەیان پێنادرێت بێنە ناوچە کوێستانیەکان. ئەو جیایی کە دەرچووە با بڵێن 5 سانتیمە لە هەر دەرچوو کە دەیخوات مەڕەکانیان دەیخوات ئەگەر لێ بگەڕێن ببیتە 20 سانتیم ڕەنگە 3 بەرابەر 4 بەرابەر ئەو مەڕووماڵاتە جای دەستکەوێ دەبێ ئەو مەڕووماڵاتە تاخیر بیت بۆ ئەوەی هەم جایەکە تۆی بدات کامڵبی ئەوجا ئینجا مەڕەکان بیخۆن هەم ئەو باڵندانەی کە لانەیان داناوە و فەرقەکان دەربێن و بفڕ بپسنە دەرێ لە هێلانەکان ئینجا مەڕووماڵات بەسەرکەویت. هاونیشتیمانیان بە پێی وەرگرتنی ئەزموونی وڵاتانی دراوسێ و کەمبوونەوەی هەمەجۆری ڕووەکە خۆڕسکەکانی چیا و کوێستانەکان بڕیارەکە بە ئەرێنی دەزانن. لە ئەوی بتوانین ئەو جاڕوەچانەی کەوچستانان و بەرووبوومەکی سەرەکیشن کە هاوڵاتیان ئیسیفادەی لێەکەن ینی لە ناو نەچن. ئێستاوەی لە هاتی شوێن هەبوو لە کوێستانەکان کەرکۆڵی ئەوەندە لێبوو ینی ئینسان لێ دەرناچوو دەکەرکۆڵ مەڕووماڵاتی لێ دەرناچوو. ئێستا بەهۆی ئەو بێ پلانەی کە حکومەتەیتی ئێستاوەی لە بچی لەو کوێستانانە لە کەرکۆڵی بڕۆنی. لە بەرامبەر ئەو بڕیارە مەڕدار و کۆچەران دەڵێن بۆی گرفتی ئاوی خواردنەوەی مەڕووماڵاتەکانیان و بەرزبوونەوەی پلەی گەرما و نەبوونی هاوکاریەکانی حکوومەت ناتوانن تا ئەو کاتەی ساڵ ناوچە گەرمە سێرەکان لە وەرگای ئاژەڵەکانیان بێت. هەتاکو مانجی 6 لە ینی لەو دەشتانە بمینێنەوە حیوانەکەمان تووشی عیلەت دەبیت یەکەمین دومین شتیش ینی هیچ لەوە ڕوو هیچ پاوانێک نابی ئەمە کە لۆجستانێ بەکاری بێنینەوە. بەپێی ئاماری بنکەی ڤێتەرنەری چۆمان لە وەرزی بەهار و هاویندا زیاتر لە 150,000 سەر ئاژەڵی ماڵی لە کوێستانەکانی باڵەکایەتی بەخێو دەکرێن. بەختیار قادر ڕوودا و چۆمان.